سروە عومەر کارمەندی گرێبەستە لە نەخۆشخانەکانی کۆڕۆنا، هەرچەندە پەیمانگای بە پلەی یەکەم تەواو کردووە و خوێندنی زانکۆشی کردووە، بەڵام تاکو ئێستا دانەمەزراوە. ئەمە لە کاتێکدایە 8 ساڵیش لە نەخۆشخانەی نانەکەلی ئەزموونی کارمەندی تەندروستی هەبووە و 3 ساڵیش لە بەرەکانی پێشەوەی ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنادا بووە، بەڵام نەکراوە بە هەمیشەیی، بەڵکو ناوەکانیشیان لە نێو کارمەندانی گرێبەستی تەندروستی دەرهێنراوە. یەک بخۆم ئەوائیلم مەحەدی یەکەم بوویمە دانەمەزرامە لە 2016 بەڕاست یەکەم بوویمە و 4 ساڵی کولیشم تەوا کردی و لە ساڵی 2015 ئەوە چەند ساڵیش لە نانەکەلی نزیکی 8 ساڵە ئەوە خزمەتم هەیە و نزیکی 3 ساڵیشە لە کۆڤیدی کار دەکەم، بەڵام هەتا ئێستاکە هیچ ئەمەلێکی ئەوەی نییە کە برین دامەزرادنێکیەوەری و هەر دەماگەڕێنە دووە. ڕۆژی دووەمە لە بەردەم ئەنجومەنی وەزیرانی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان کارمەندانی تەندروستی لە نەخۆشخانەکانی کۆڕۆنا گرتبوونەوەی ناڕەزایەتی ئەنجام دەدەن، وەکو خۆیان دەیڵێن ماوەی 5 مانگە گرێبەستەکانیان بۆ نوێ نەکراوەتەوە و موچەشیان پێنەدراوە، دیاریش نییە ئاخۆ گرێبەستەکانیان پێدەدرێت یاخود نا. داواکارین ئەگەر هەژماری ساڵی خزمەت کرا بۆ بە هەمیشەیی کردن، ئێمەش حسابێکی جیاکاریمان بۆ بکرێت لەبەر دوو هۆکار. یەکەمیان چکە ئێمە لە فەرمانبەرانی تر کە ماندوون و شایانی گەیشتن بە مافەکانیانن، بەڵام ئێمە تەنها ماندوو نەبووین، ئێمە مەترسی مەرگیش لە هەر کارمەندێکی تری هەر دەستگا و هەر وەزارەتێکی تر نزیکتر بوو لێمانەوە. دووەمیان لە پاش کەمبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بووینەتە هۆکاری کەمبوونەوەی کەمیەتی کارمەند لە زۆربەی نەخۆشخانەکان بە شاهێدی و پشتگیری سەرجەم بەڕێوەبەرایەتی تەندروستیەکان و بەنەمانی ئێمە کاریگەری زۆر دەکاتە سەر کوالێتی سەرجەم بەشەکانی نەخۆشخانەکان، وەک ژووری چاودێری ورد، نەشتەرگەری، قاوش و غودەج و هەموو بەشەکانی تر. ئێوە خۆتان باش بیرسانە کۆرۆنا چی بەسەر دانیشتوانی ئەم شارە و ئەم هەرێمە و ئەم عێراق و تەواوی جیانی شاهێنا. ئەو کاتی کە ئێوە کەرەنتینەتان کردبوو لە ماڵەوە دانیشتبوون، ئێمە بەم جلوبەرگەوە بە قیناعێکی ناخۆش و تەڵق لەبەر چاوەکانمان بەم شێوەیە داواممان نەکرد. ئێمە ئەم جلوبەرگی کە لەبەر هەر کارمەندێکا بوو لە نووکی پێمان تا تەپڵی سەرمان لە ئارەقا شڕاڵ ئەبوو، تەڕ ئەبوو، هەموو گیانمان ئەبوو بە ئاو، نەشمان ئەتوانی لای بین، نە فێنکەرەوەیەک هەبوو، نە ساردکەرەوەیەک، نە شوێنێک بۆ حەوانەوەی کارمەندەکانی تەندروستی هەبوو. لەو کاتەیە کارمەندەکانی تەندروستی زۆربەی هەرە زۆریان لەبەر ترسی کۆرۆنا، لەبەر مەترسی ئەو ڤایرۆسە نەئەهاتنەوە خەسخانەکان، ئەوانی کە داوامیان نەکرد ئەم کارمەندانە بوون کە لێرە داوای مافی ڕەوای خۆیانەکەن. ئێمە خەتەریاتێکی زۆر لەسەر ئێمە هەبووە لەسەر چواردەورەکەی ئێمەشە بۆ هیوا بووە یان دایکی توش بۆ هیوا و باوکی توش بۆ هیوا بە خوشکی برای ماڵەوە ینی توش کردووە، هیوا بۆ خاڵی توش کردووە، تەنانەت تەمان بووە ینی خۆی توش بوو و دایکشی توش بوو و ینی بەداخۆ یان دایکشی گیان لەدەستداوە، ینی ئەو حاڵەتانەشمان هەبووە. داواکاری ئێمەوەیە ئێمە بکرێنە هەمیشەیی لەبەرەوەی ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان وتی ئێمە لە ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا سەرکەوتوو بووین، بەهۆی ئێمەوە سەرکەوتوو بوون، ئەوەش کە ئێمە بڵێ ئەو پاداشتی ئێمەیە کە عەقدەکانشمان تازە ناکات و بە هەمیشەییشمان ناکات. داوای ئەوە دەکەین کە وەکو گرێبەستەکانی تر بکرێن بە هەمیشەیی، لەبەرەوەی ئەوە مافێکی سەرەتایی خۆمانە، بەڕاستی چووکە هەموو ژیانی خۆمان، هەم عائیلەمان، هەم دەوروبەرمە، هەموو خستوتە مەترسیە لەبەر ئەوەی خزمەتی ئەو خەڵکە بکەین، ئێستاش بۆ نەوەی پاداشمان دەنەوە، گرێبەستمان نوێ کرایتەوە و نەدەشێن دەکرێنە هەمیشەیی. ئەو کارمەندانە کە لە سەرتاسەری هەرێمی کوردستان ژمارەیان 502 کەسە لە پاش کەمبوونەوەی ڕێژەی توشبوانی ڤایرۆسی کۆڕۆنا لە بەشەکانی چاودێری چڕ و بەشەکانی تری نەخۆشخانەکان ئەرکیان پێسپێردراوە و تا ئێستا دیار نییە ئاخۆ گرێبەستەکانیان بۆ دەکرێت بە هەمیشەیی یاخود چارەنووسیان بە نادیاری دەمێنێتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.